ئەم بینایە نزیکەی 1000 قوتابی و سەدان پرۆژە و بیرۆکە و داهێنانی زانستی تێدایە. گەورە و بچووک، کچ و کوڕ هەمویان خاوەن داهێنانی زانستین و ئەگەر پاڵپشتی مادی و معنەوی بکرێن دەتوان لە چەند ساڵی داهاتوودا هەرێمی کوردستان ببەنە قۆناغێکی پێشکەوتوتر لەمەی کە ئێستا هەیە. پروژەیەکی بینیم پروژەیەکی فیزیاییە، پروژەیەکی فیزیاییە کارەبا بەرەمێنێ ئەرەوەی زانیاریم لەسەریە توانای 300 ڤۆڵتیە لە ڕێگەی کوکە مەشینێکەوە کارەبا بەرەمێنێ. ئەتوانی چەند ناشتی ڕۆژانەی پێ شەحنکەیتەوە وەک موبایل، مەکینەی ڕشتاشی هەروەها شاحید لێ. پرۆژەکەی ئێمە بریتیا لە مێزێکە کە ئەتوانین لە ئۆفیسی محاسب و شتەکان داینێن لەو کاتێک کە ئەوان سعیەکەن و ئیشەکەن لەسەر مێزەکە ئەتوانین لە هەمان کاتە پایدەر هەیە لە ژێر مێزەکەیە وەکو ئاوا اینجا مۆدڵەکە خۆی ئاوایە لە ژێر مێزەکە ئەتوانین پایدەرەکە بجوڵێنن بۆ ئەوەی وزەی کارابا دروستکات. من دانانم کردووە کە هەمە حەفارەیە ئەتوانێت سکانی زەوێ زەوی بکە کاتوانێت بۆری و وار ژێر زەوی بدۆزێتەوە. بەشێکی بەشدار بووان هەستیان بە کێشە گەورەکەی حکوومەتی هەرێم کردووە کە ناتوانێت کارەبا دابین بکات، بۆیە داهێنانیان لە بەرهەمهێنانی کارەبا کردووە. هەروەها لە چەندین بواری دیکە داهێنانەکان نمایش کران کە دەتوانێت زۆر بۆشایی و کەم و کوڕی حکوومەتی هەرێم پڕ بکاتەوە. پرۆژەکە ئێمە بریتە لە کۆکردنەوەی ئەم شاوەژاوی چواردەورمان کە سەرەڕوزیانێکی بۆ مێشک و جەستەمان هەیە و گۆڕینەتی بە کارەبا بە کۆمەڵی پێداویستی، یعنی ئەگەر بێت و ئێمە یارمەتیمان پێ بدرێت لەوانەیە بتوانین کارەبای منتەقەیەک، کارەبای شوێنێک، کارەبای چەند ماڵێکی پێبین. ئەم پرۆژەیە بۆ گواستنەوەی دەرمانە لە نەخۆشخانەکان بەکارێت ئەیگەێنێت بۆ نەخۆشێک. ئەم ڕۆبەتەمان دروست کردووە کە ئەتوانێت یارمەتی مناڵبات لە ڕێگەی بوونی بەڕەفیق لەگەڵیا، ئەتوانین لە ماڵەوە بەکاری بێنی لە کاتێکا کە مناڵەکە هەست بە تەنیعیکە. اینجا ئەگەر یارمەتیمان بدەێت دەتوانین زیاتر پەرە بە ئیشەکەمان بدەین. لە زستانە ئەمانەیە ئای گەرم بخۆین، لە زستانە بە سۆندەکە ئەو بە سۆندەکەیەتە خوارەوە، لە سۆندەکەشە گڵەکە گەرمیەکە. ئێمە لیژنەی هەڵسەنگاندن مامۆستایەکی سەرپەرشتیاری پێشبڕکەی نێودەوڵەتی پرۆژەکان ڕایدەگەێنێت لە دوای هەڵسەنگاندنی پرۆژەکان 4 پرۆژەی یەکەم لە دەرەوەی وڵات بەشداری پێشبڕکەی نێودەوڵەتی دەکەن. ئێمە وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس ئەم ساڵ بۆ چواردەیەمی ساڵ لە ساڵی 2005ەوە ئۆلۆمپیادی پرۆژەی زانستی بە ناوی ئیمپۆ ڕێک دەخەین. ئەم ساڵ پرۆژەکانمان خۆی لە 409 پرۆژەدا دەگرێتەوە بە ئامادەبوونی نزیکی 800 خوێنکار. ئێمە لیژنەی هەڵسەنگاندن بە هەڵسەنگاندن بۆ پرۆژەکان دەکەن. ئێمە و پرۆژانی کە خەڵاتی یەکەم و دووەم و سێم بەدەستدێنن زەمینیان بۆ سازەکەین بۆەوەی کە بڕۆنە دەرەوەی وڵات بە ناوی کوردستانەوە ئەم پرۆژەکانیان پێشکەش بکەن. ئەم گەنجانە مشتێکن لە خەرمانی ئەو هەزاران گەنجەی هەرێمی کوردستان کە خاوەنی بیرۆکە و پرۆژە و داهێنانن، بەڵام بەهۆی نەبوونی پاڵپشتی مادی و معنەوی نەیانتوانیەوە بەرهێنان لە پرۆژەکانیان بکەن. ئەمانیش ئێوارەی ئەمڕۆ کە پرۆژەکانیان پێچایەوە مەخابن، هیچ کەسێک لە حکوومەت و کەرتی تایبەت نایەتە سۆراغی خۆیان و پرۆژەکانیان. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.